شێرپەنجە کۆتایی ژیان نییە. هەمووان بە گەشتبینیەوە لە چارەسەرەکان و بەرەو پێشچوونی چارەسەرەکان دەڕوانین. خۆزگە ئەخوازین لەم نەخۆشیە پارێزراو بین و لە ئەگەری توشبوون بەو نەخۆشیە چارەسەری ئاسانتر و خێراتر و ماکەکانی بێزیانتر بن. ئەوەی زۆرێک لە توشبووان نیگەران دەکات هەڵوەرینی قژ و مووی لەشە لە دوای بەکارهێنانی چارەسەری کیمیایی. ئێمە چەند پرسیارێک لەو بارەیەوە دەکەین و بەڕێز دکتۆر ڕێباز حاجی سپۆڕی شێرپەنجە وەڵاممان دەداتەوە. سەرەتاش پرسیار لە هۆکارەکانی بڕی هەڵوەرینەکە دەکەین. یەکێک لە باوترین ماکەکانی چارەسەری شێرپەنجە بریتیە لە هەڵوەرینی قژ و مووی لەش کە لە ئەنجامی بەکارهێنانی چارەسەری کیمیایی یان چارەسەری تیشک ڕوودەدات. ئەو هۆکارانەی کاریگەریان هەیە لەسەر بڕی هەڵوەرینەکە: 1. جۆری چارەسەری کیمیایەکە، 2. بڕی چارەسەری کیمیایەکە، 3. بڕی چارەسەری تیشکی بەکارهاتوو. سەرەتا هەڵوەرینی موو بە هەڵوەرینی قژ دەست پێ دەکات و پاشان مووی بەشەکانی تری جەستە دەست بە هەڵوەرین دەکەن. کەی مووەکان دەست بە هەڵوەرین دەکەن؟ ڕەنگە لە ماوەی 2 بۆ 3 هەفتە پاش بەکارهێنانی چارەسەر دەست پێ بکات، یاخود هەندێک جار ڕەنگە دوای چەند جارێک لە وەرگرتنی چارەسەر دەست پێ بکات. دەکرێت هەڵوەرینەکە بە کەمی دەست پێ بکات یاخود بڕێکی زۆری مووەکانی جەستە هەڵبوەرن. ئایا قژ و مووی جەستە دووبارە گەشە دەکەنەوە؟ بەڵێ، لە زۆربەی نەخۆشەکان پاش تەواوکردنی چارەسەر لە ماوەی 6 بۆ 12 مانگ مووەکان گەشە دەکەنەوە، بەڵام ڕەنگە بە شێوازی جیاوازتر لە جاران بێنەوە. بە نمونە وەک ئەوەی قژەکە خاو بوو بێت پێشووتر، بەڵام دوای چارەسەر بە شێوەی لول دێتەوە و بە ئەگەرێکی زۆر کەمیش بۆی هەیە مووەکان دووبارە گەشە نەکەنەوە. یاخود لەو کەسانی چارەسەری تیشکیان وەرگرتووە مووەکان بە شێوەیەکی تەنەکتر لە جاران گەشە دەکەنەوە.